کەلتورم کوانێ ئەمن ونەبیکەی سەرە و بن تەڵاق و حەج و عەمرە کەلتوری بابە گەورە خەسابوون بە پیرانمان بەشم شێری بیابان جمعانە نەعلد ئەدزن ڕیشن و شەروەڵ کورتن ماندوو نەبووی مەلەد بشێ بەتر دەستنێژەشێ بیرە و سێکس حرامە کوشتن حەڵالە مامە عشق و ژن کچە دڵدار نەورۆزەکەن لە بەهار فیلمی هیندیە مامە موسا و ئیبراهیم ئیسلامە کۆرپە لە زانی ئەرستۆ قورئان بردی کۆپی ئمڕۆ تەبەقە و هێلکەی ئاسمان زانست ئابڕووی بردی نەزەر هەشتە و هەشت سوورەی مێروولا هەشاخ کەوتە جووڵە دارین ڕستەکەی بڕی ڕێسەکەی کردە خوری مردون لە ترسیا سایگان قەینا ئەرحەم الرەحمان وەک زبڵە وروپان بۆ زینا مردن نەمان دوان لە ئیسلام تێگا بێدین یا مەلای ڕسوا زانستکار ناکاتە فکری دکتۆرەڵێ کەرفڕی 55 سوورەی عەمران دوای عیسا کەون قوربان جا خۆ دواکەوت توی عیسا لای ئیسلام جەزیە ئەدا حەز بە حوکمی ئیسلام دانیشتووی هەندەران پارەی سۆشیال باجی مەشروبای خۆن و ئەیکەن تەوبە سۆشیال حەرام نییە بابە باجە باجی ژێر قەحبە جا داعش خستنیە سەرویل مەڵێن دەسی ئیسرائیل لە بۆرمای ئیسلامە ژیان بێکێشە چەندین ساڵان خواکەیتان ڕووخان ئەمما ڕێکخوایان لێتان نەما گەر کەعبە و بدەت ڕووخا تۆ چیەکەی لە داخە هەزاران عومەر قەساب مرۆڤەکەن بە کەباب دین لە پەرێزگاکانن ئێوە لە پەرلەمانن وەڵامی ڕەخنەکانان هەجوم بۆ خوشک و دایکمان ئیسلام هات بتیشکان بەڵام کەعبەیدا مەزران بەبەد ڕەجم ئەکەی تەفافۆ ناچەکەی کردوتانە بە فولکە بەدەڵ لە خولکە کردوتانە بە فولکە